یاسای ژمارە 29 بە درێژایی ڕێگاکەت پلان دابنێ. کۆتاییەکە هەموو شتێکە. بە درێژایی ڕێگاکە پلان دابنێ. هەموو تەگەرەیەک و لێکەوتەیەکی مومکین و گۆڕانێکی چارەنووس کە لەوانەیە کۆششی سەختت پێچەوانە بکاتەوە و شکۆ بداتە ئەوانەی تر لە بەرچاو بگرە. بە دانانی پلان بە درێژایی ڕێگاکە تۆ کارتێکراو نابیت بە بارودۆخەکان و دەزانیت چ کاتێک دەبێت بوەستیت. بەهێمنی چارەنووست ئاڕاستە بکە و یارمەتیدەر بە لە بڕیاردان لە چارەنووس لە ڕێگەی بیرکردنەوەی لە پێشدا. زۆربەی خەڵکی بەدڵ نەک بە ئەقڵ حوکم دەکەن. پلانەکانیان تەمومژاویە و کاتێک دەگەنە بەربەست چارەیەکی ڕەمەکی بۆ دادەتاشن، بەڵام ئەم ڕێگە چارانە تەنیا دەدگەیەنێتە قەیرانێکی تر و قەت بەدیل نین بۆ بیرکردنەوەی چەند هەنگاوێک لە پێشدا و پلاندانان تا کۆتایی. چ کەڵکی هەیە گەورەترین خەونت لە جیهاندا هەبێت، ئەگەر ئەوانی تر بەر و شکۆکەی بچنەوە، قەت لەسەر خەونێکی تەمومژاوی بێسنوور سەرت دامەنێ تاکو کۆتاییەکە پلان دابنێ. پەیڕەوی لە یاساکە. لە 1863 دا سەرۆکی پرووسی ئۆتۆ ڤۆن بیسمارک ڕووپێویەکی گۆڕەپانی دەسەڵاتی ئەوروپی کرد. یاریزانە سەرەکیەکان ئینگلیز و فەڕەنسا و نەمسا بوون. پرووسیا خۆی یەکێک بوو لەو چەند دەوڵەتەی کە لە هاوپەیمانیەکی شلوغدا بوو لەگەڵ فیدراسیۆنی ئەڵمانیا. نەمسا ئەندامێکی زاڵی فیدراسیۆنەکە بوو. جەختی لەوە دەکردەوە کە دەوڵەتانی تری ئەڵمانیا بە لاوازی بمێننەوە، دابەشبوو ملکەج بن. بیسمارک بڕوای وابوو پرووسیا چارەنووسی وایە بۆ شتێکی زۆر لەوە گەورەتر بچێت، نەک ملکەچی نەمسا بێت. بەو شێوەیە بیسمارک یاری کرد یەکەمین هەنگاوی بۆ هەڵایساندنی جەنگ لەگەڵ دانیمارکی نزمدا بۆ ئەوەی زەویەکانی پێشووی پرووسیا شلێوسک هۆلستێن بگەڕێنێتەوە. ئەو دەیزانی سەرەتاتکێیەکانی پرووسیا بۆ سەربەخۆیی دەبێتە هۆی نیگەرانی فەڕەنسا و ئینگلتەرە، بۆیە نەمسای خستە ناو لیستەوە بۆ جەنگ. بانگەشەی ئەوەی کرد کە گەڕاندنەوەی زەویەکانی پرووسیا لە قازانجی ئەوانە. لە ماوەی چەند مانگێکدا پاش ئەوەی بڕیاری جەنگدرا، بیسمارک داوای ئەوەی کرد زەویە تازەگیراوەکان بکرێنە بەشێک لە پرووسیا. بێگومان نەمساویەکان تووڕە بوون، بەڵام ئەوان سازشیان کرد. یەکەم ئەوان ڕازی بوون بەوەی خاکی شلێوسیک بدەنە پرووسیەکان و ساڵێک دواتر هۆلستێنیان پێفرۆشتن. گیان پەیتا پەیتا ئەوەی بەدی دەکرد کە نەمسا لاواز دەبێت و پرووسیا لە گەورەبووندایە. هەنگاوی دواتری بیسمارک بوێرانەترین بوو. لە 1866 دا ئەو قەناعەتی بە پاشا هێنا لە دژی خودی نەمسا بچێتە جەنگەوە. ژنی پاشا ویلیام و کوڕە جێنشینەکەی دژی ئەم جەنگە بوون، بەڵام بیسمارکی چاونەترس سەرکەوتوو بوو لەوەی جەنگەکە بسەپێنێت و سوپای باڵای پرووسیا لە شەڕێکی سەختی کورتخایەنی 7 هەفتەییدا شکستیان بە نەمساویەکان هێنا. پاشان پاشا و ژەنەڕاڵە پرووسیەکان ویستیان بەرەو ڤیەننا بجوڵێن و چەندەی دەکرێت زەوی لەژێر دەستی نەمسا دەربێنن، بەڵام بیسمارک ئەوانی وەستاند. ئێستا ئەو خۆی وەکو لایەنێکی ئاشتی دەخستە ڕوو. ئەنجامەکە ئەوە بوو کە توانی بگاتە پەیماننامەیەک لەگەڵ نەمسادا کە ئۆتۆنۆمی سەراپاگیریدایە دەوڵەتانی ئەڵمانیا. بیسمارک ئێستا دەیتوانی پرووسیا وەکو هێزی باڵادەست لە ئەڵمانیادا و وەکو سەرۆکی کۆنفیدراسیۆنی ئەڵمانی باکوور بخاتە ڕوو کە تازە پێکات بوو.
فەڕەنسیەکان و ئینگلیزەکان لێرەوە بیسمارکیان بەراورد کرد بە ئاتیلای هەن و ترسی ئەوەیان لێنیشت کە ئەو پلانی بۆ هەموو ئەوروپا داڕشت بێت. هەر کە ڕێگەی وڵاتگیری بگرتایەتە بەر، کەس نەیدەزانی لەکوێ دەوەستێت. لە ڕاستیشدا 3 ساڵ دواتر بیسمارک جەنگێکی لەگەڵ فەڕەنسا وروژاند. یەکەم جار ئەو وەها دەردەکەوت کە مۆڵەت دەدا فەڕەنسا بیکێنرێت بە بەلجیکاوە. پاشان لە دواسادا بیری گۆڕا بە یاریکردنی گەمەی مشک و پشیلە. ئیمپراتۆری فەڕەنسی ناپۆلیۆنی سێمی تووڕە کرد و پاشای خۆی لە دژی فەڕەنسیەکان وروژاند. جێی سەرسوڵمان بوو کە لە 1870دا جەنگ هەڵایسا. فیدراسیۆنی تازە دروستبوونی ئەڵمانیا بە شێوەیەکی تامەزرۆیانە چووە پاڵ جەنگ لە دژی فەڕەنسا و جارێکی تر ماکینەی سوپای پرووسی و هاوپەیمانەکانی سوپا دوژمنیان لە ماوەی چەند مانگێکدا تێکشکاند. هەرچەندە بیسمارک دژی گرتنی هەر زەویەکی فەڕەنسا بوو، ژەنەڕاڵەکان قەناعەتیان پێهێنا کە خاکی ئالسایس لۆرێن ببێتە بەشێک لە فراکسیۆنەکە. ئێستا هەموو ئەوروپا ترسی لە هەنگاوی دواتری دێوەزمە پرووسیەکە هەبوو کە لەلایەن بیسمارکەوە ڕێبەرایەتی دەکرا. ڕاوێژکاری ئاسنین. لە ڕاستیشدا ساڵێک دواتر بیسمارک ئیمپراتۆریەتی ئەڵمانیای بونیادنا کە پاشای پرووسی بووە ئیمپراتۆری تازە تاج لەسەرنرا و بیسمارکیش خۆی بوو بە میرێک. بەڵام پاشان شتێکی نامۆ ڕوویدا. بیسمارک زەمینەسازی جەنگی تری نەکرد. کاتێکیش هێزەکانی تری ئەوروپا لە کیشوەرەکانی تردا زەویان بۆ کۆلۆنی بەدەست دەهێنا، بەدەستهێنانە کۆلۆنیەکانی ئەڵمانیای بە توندی سنووردار کرد. ئەو چیتر زەوی بۆ ئەڵمانیا نەدەویست، بەڵکو ئاسایشی زیاتری دەویست. لە پاشماوی ژیانیدا ئەو لە ململانێدا بوو بۆ بەرقەرارکردنی ئاشتی لە ئەوروپا و ڕێگر بوو لە ڕوودانی جەنگی تر لێکدانەوە. هۆکارێکی سادە هەیە لەمەڕ ئەوەی بۆچی زۆربەی پیاوان قەت نازانن چ کاتێک هێرش بەرن. ئەوانە هیچ ئایدیایەکی کۆنکرێتیان لا دروست نابێت لەمەڕ ئامانجەکانیان. هەر کە سەرکەوتنیان بەدەستهێنا ئەوە تینووی زیاتر دەبن. پێدەچێ وەستاندن سۆراخکردنی ئامانجێک و پاشان دەستپێوەگرتنی تەقریبەن نامرۆیی دیار بێت. لە ڕاستیدا لەگەڵ ئەوەشدا هیچ شتێک ئەوەندەی بەرقەرارکردنی دەسەڵات گرنگ نییە. ئەو کەسەی لە سەرکەوتنەکانیدا زۆر دوور دەڕوات پەرچەکردارێک دروست دەکات کە بە شێوەیەکی حتمی سەردەکێشێت بۆ ئاوابوون. تاکە چارەسەر ئەوەیە پلان بۆ دوورمەودادا بنیت، بە ڕوونیەکی زۆرەوە ئایندە ببینە، وەکو خوداکانی شاخی ئۆلیمپەس کە پشت هەورەکان و کۆتایی هەموو شتەکان دەبینن. لە سەرەتای ژیانی پیشەییەوە لە سیاسەتدا بیسمار یەک ئامانجی هەبوو: پێکێنانی دەوڵەتی ئەڵمانی ڕێبەرایەتی کراو لەلایەن پرووسیاوە. ئەو زەمینە سازی جەنگی لەگەڵ دانیمارک کرد، نەک بۆ گرتنی خاکەکەی، بەڵکو بۆ وروژاندنی ناسیۆنالیزمی پرووسی و یەکخستنی وڵاتەکە. ئەو جەنگی لەگەڵ نەمسادا وروژاند تەنیا بۆ ئەوەی سەربەخۆیی پرووسیا بەدەست بێنێت. لەبەر ئەوە بوو ڕەتی دەکردەوە خاکی نەمساوی بگرێت. اینجا ئەو جەنگی لەگەڵ فرانکۆ وروژاند بۆ ئەوەی مەملەکەتەکانی ئەڵمانیا لە دژی دوژمنی هاوبەش یەک بخات و لێرەوە ئامادەکاری بکات بۆ دروستکردنی ئەڵمانیایەکی ڕێکخراو. هەر کە ئەمە بەدی هات، بیسمارک وەستا ئەو قەت ڕێگەی نەدا سەرکەوتن لە کەلەی بدات. ئەو توند جڵەوەکانی گرت و هەر کاتێک ژەنەڕاڵەکان یان پاشا یان خەڵکی پرووسی داوای وڵاتگیری نوێیان دەکرد، پاشگەسی دەکردنەوە. هیچ شتێکی جوانی کردارەکەی نەدەشێواند. بە دڵنیاییشەوە شاگەشکەبوونێکی ساختە
کە ئەوانەی دەوروبەری پاڵ دەنا بۆ ئەوەی دوورتر لە ئامانجەکە پلان بۆ دانراوەکەی ئەو بڕۆن. ئەزموون پیشانی دەدات کە ئەگەر کەسێک لە دوورتر لەو پلانانە بڕوانێت کە قەرار وایە بیگرێتە بەر، دەشێ بە خێرایی هەنگاو بنێت کاتێک ئەو ساتە دێت جێبەجێیان بکات. کاردیناڵ ڕیچێلۆ، کلیلی دەسەڵات. بە گوێرەی کۆسمۆلۆجی یۆنانیە کۆنەکان وا وێنادەکرا کە خوداکان ڕوئیای تەواویان بۆ ئایندە هەیە. ئەوان هەموو شتێکی داهاتوویان بە وردەکاریەوە دەبینی. لەلایەکی ترەوە مرۆڤەکان وەکو قوربانیانی چارەنووس دەبینران کە لە سات و هەستەکانیاندا گیریان خواردووە، ناتوانن لەو دیومەترسیە ڕاستەوخۆکانەوە ببینن. پێدەچوو ئەو پاڵەوانانە وەکو ئۆدیسە کە توانیان لەو دیو ئێستا ببینن، پلانی چەند هەنگاوێکی پێشینە دابنێن، بەرەنگاری چارەنووس بکەن، لە توانایاندا لە خوداکان نزیک ببنەوە بۆ دیاریکردنی ئایندە. بەراوردەکە هێشتا هەیە. ئەوانەی نێو ئێمە کە پێیان وایە زۆر لە پێشدا بیر دەکەنەوە و بە ئۆقرەوە پیلانەکانیان دادەنێن، دەسەڵاتێکی خودا ئاسایان هەیە. لە 450 پێش زایندا ئەسیناییە دێرینەکان هێرشیان بردە سەر سیلسیلی، بەو بڕوایەی کە گەشتەکەیان سامان و دەسەڵات و کۆتاییەکی شکۆمەندەیان بۆ جەنگی 16 ساڵەی پێلۆپۆنیزی مسۆگەر دەکات. ئەوان مەترسیەکانی داگیرکردنیان ئەوەندە بەدوور دەبینی، ئەوان پێشبینی ئەوەیان نەکرد کە سیلسیلەکان ئەوەندە سەرسەختانە دەجەنگن، چونکە شەڕەکان لە نیشتیمانی خۆیاندا بوو. هەموو ئەسیناییەکان لە دژیان یەکیان دەگرت یا جەنگ لە چەند بەرەیەکەوە هەڵدایسا و هێزەکانیان زۆر بە تەنکی بڵاوە دەکردەوە. گەشتەکەی سیلسیلەکان کارەساتێکی تەواوەتی بوو، سەری دەکێشا بۆ وێرانبوونی گەورەترین شارستانیەتەکانی هەموو سەردەمەکان. ئەسیناییەکان لە ڕێگەی دڵەکانیانەوە نەک ئەقڵەکانیان ئاڕاستەی ناو ئەم کارەساتە کران. ئەوان تەنیا دەرفەتی شکۆمەندیان دەبینی، نەک ئەو مەترسیانەی کە لە دوورەوە هەڵدەقڵێن. کاردیناڵ دی ڕێتز، ئەو فەڕەنسیەی سەدەی 17 کە شانازی بە قوڵبینیەکانیەوە دەکرد لەمەڕ پیلانەکانی مرۆڤ و ئەمەی کە بۆچی زۆربەیان شکست دێنن، ئەم دیاردەیشی دەکردەوە. لە ڕەوگەی یاخیبوونێکدا کە ئەو پێشڕەوی بوو لە دژی پاشایەتی فەڕەنسا، لویسی 16ی گەنج و دەربارەکەی لە 1651دا لە پاریس دەرچوو بوون و لە کۆشکێک لە دەرەوەی پایتەخت گیرسا بوونەوە. ئامادەی پاشا بە شێوەیەکی زۆر نزیک لە دڵی شۆڕش قورساییەکی گەورە بوو لەسەر شانی شۆڕشگێڕەکان و ئەوان ئاهێکی پشوویان هەڵکێشا. ئەمەی دواییان سەلمێنەری هەرەسهێنانیان بوو، چونکە غیابی دەربار لە پاریس بوارێکی زۆرتری بۆ مانۆڕ دەڕەخساند. کاردیناڵ دی ڕێتز نووسی ئاساییترین هۆکاری هەڵەکانی خەڵک ئەوەیە لە مەترسی ئێستا زۆر دەترسن، نەک لەوەیان کە دوورترە. ئەو مەترسیانەی کە دوورن کە لە دوورەوە دەردەکەون، ئەگەر ئێمە لە کاتێکدا کە ڕوو دەدەن بیان بینین، خۆمان لە چەند هەڵەیەک لا دەدەین، چەند پلان دەستبەجێ هەڵدەوەشێنینەوە و ئەگەر درکمان بەوە کرد کە خۆلادان لە مەترسیەکی بچووک دەبێتە هۆی کەوتنە ناو دانەیەکی گەورەتر، بەشی زۆری دەسەڵات ئەوە نییە کە تۆ ئەنجامی دەدەیت، بەڵکو ئەوەیە کە ئەنجامی نادەیت. واتە ئەو کردارە بە پەلەو گەمژانەیەی کە خۆتی لێلا دەدەیت بەر لەوەی بتخاتە ناو گیر و گرفتەوە، لە پێشدا پلان دابنێ بەر لەوەی هەنگاو بنیت. ڕێگە مەدە پلانە تەمۆمژاویەکانت بتخەنە ناو گیر و گرفتەوە. ئایا ئەمە لێکەوتەی نەویستراوی دەبێت؟
ئایا من دوژمنی نوێ بۆ خۆم دەوروژێنم؟ ئایا کەسێکی تر کەڵک لە کۆششەکانی من وەردەگرێت؟ کۆتایی ناخۆشەکان زۆرترن لە کۆتاییە خۆشەکان. بە خەیاڵی خۆت کۆتاییەکی خۆش ڕات نەماڵێت. کۆتاییەکە هەموو شتێکە. ئەوەی کۆتایی کردارەکە دیاری دەکات، کێش کۆمەندیەکە، پارەکە، خەڵاتەکە بەدەست دێنێت. دەبێ ئەنجامگیری تۆ ڕوون بێت و دەبێت تۆ بە بەردەوامی لە مێشکتدا بیهێڵیتەوە. هەروەها دەبێت تۆ بزانیت چۆن ئەو سیسارکە کەچەڵانە لە خۆ دوور بخەیتەوە کە بە دەورتدا دەخولێنەوە. هەوڵ دەدەن لەسەر کەلاکی ئیشەکەت لەوەڕ بکەن. هەروەها دەبێت تۆ چاوەڕوانی زۆر قەیرانی مومکین بکەیت کە دنەت دەدەن تا ڕێگە چارە پێکەوە بنیت. وێنە خوداکانی سەر شاخی ئۆلیمپاس لە هەورەکانەوە دەڕواننە کردداری مرۆڤ. ئەوان لە پێشەوە کۆتاییەکانی هەموو خەونە مەزنەکان دەبینن کە سەر دەکێشن بۆ کارەسات و تراژیدی. ئەوان بە لاوازی ئێمە لە بینینی ئەو دی و چرکە ساتەوەی کە چۆن ئێمە خۆمان هەڵدەخەڵەتێنین پێدەکەنن. دەسەڵات چەندێک ئاسانترە کە خۆت بخەیتە ناوەوە لە بری ئەوەی کە خۆت بخەیتە دەرەوە. دەبێ ئێمە بە پێچەوانەی قامیش ڕەفتار بکەین. کاتێک سەرەتا دەردەکەوێت قەدێکی بەهێز و درێژ هەڵدەدات، بەڵام پاشان وەک بڵێ بڕستی لێبڕاوە چەند گرەیەکی چڕ پەیدا دەکات. پیشانی دەدات کە چیتر ئەو زیندوێتی و ئەنگێزەی پێشووی نییە. دەبێ ئێمە بە نەرمی و بەهێمنی دەست پێ بکەین. هەناسەمان بۆ ڕوبەڕووبوونەوەکە و بڕستی زینومان بۆ کۆتایی هێنان بە کارەکە هەڵبگرین. لە سەرەتاکاندا ئەوە ئێمەین کە کاروبارەکان ئاڕاستە دەکەین و لە دەسەڵاتی خۆماندا دەیان هێڵینەوە، بەڵام زۆر جار هەر کە ئەمانە کەوتنە جوڵە ئەوانن ئاڕاستەمان دەکەن و هەڵمان دەگرن. پێچەوانە بوونەوە ئەوە شتێکی سواوە لە نێو ستراتیژیەکاندا کە دەبێ پلانەکەی تۆ ئەلتەرناتیڤ بگرێتە خۆ، ئاستێکی نەرمی و کشۆکی تێدا بێت. بە دڵنیاییەوە ئەمە ڕاستە. ئەگەر تۆ لە ناو پلانێکدا زۆر بە وشکی گیر بوویت، ئەوە ناتوانیت لەگەڵ وەرچەرخانە لە پڕەکانی چارەنووسدا مامەڵە بکەیت. هەر کە تۆ ئەگەرەکانی ئایندەت پشکنی و بڕیارت لەسەر ئامانجەکەتدا، ئەوە دەبێ ئەلتەرناتیڤ بنیاد بنیت و ڕێڕەوی نوێ بەرەو ئامانجەکەت واڵا بکەیت. لەگەڵ ئەوەشدا زۆربەی خەڵکی کەمتر لە زێدە پلانی ڕەقی لەدەست دەدەن. بە بەراورد بە تەمومژاوی بوون مەیلێک بۆ داتاشینی ڕێگە چارە لە بەرامبەر بارودۆخدا. مەبەستێکی ڕاستەقینە لە تێڕامان بۆ پێچەوانەبوونەوەی ئەم یاسایە نییە، چونکە ناشێ هیچ باشیەک لە ڕەتکردنەوەی بیرکردنەوەی لە پێشینە بۆ ئایندە و پلاندانان تا کۆتاییەکە هەبێت. ئەگەر تۆ بایی پێویست ڕوونیت و دوور بیر دەکەیتەوە، تێدەگەیت کە ئایندە نادڵنیاییە و ئەمەی کە دەبێ بۆ خۆگونجاندن کراوە بێت. تەنیا هەبوونی ئامانجی ڕوون و پلانی دوور ڕێگەت بۆ ئەو ئازادیە بۆ خۆش دەکات.